پاشەڕۆی جێهێڵدراوی گەشتیاران لە دوای خۆیان لە شاخی گۆیژە دیمەنێکی زۆر ناشرینی بە ئەم شاخە بەخشیوە لە کاتێکدا ئێرە شوێنێکی گەشتیاریە بەڵام وەکو پێویست گەشتیاران پارێزگاری لێ ناکەن لەم راپۆرتەدا دیمەنی پیسی ئەم پاشەڕوانەتان پیشان دەدەین. کرێکارانی ژینگە پارێزی ناوچەکە بەدەست ئەم بێباکیەوە زۆر ماندوون. ئەوان دەڵێن تەنیا لە مەودایەکی کەمدا بڕی 25 نایلۆنی گەورە پاژماوەیان کۆ کردوێتەوە. بەشێک لەم کەسانەی ڕوو لەو ناوچەیە دەکەن گەشتیارانی خواروی عێراقن، بەشێکیشان هاوڵاتیانی ناوخۆن. مەترسیەکە لەوەدایە کاتێک داوایان لە دەکرێت ژینگە بپارێزن بە بێباکیەوە دەڵێن ئەی ئێوە کارتان چییە ئەگەر پاکی نەکەنەوە؟ من ئێمە سا 2 نەفەرینە بەشە کاتینە خەرە بزیێک دەسەوە بسپێش علاقە خۆڵمان تێکودا تا وێسە ئێستا دەوری بە 25 کەس تەواو نابێت لێرە ئەم شوێنەکە ئێستا بە دەزەم 2 نەفەرەوەیە بە 25 علاقی کەس تەواو نابێت بە 2 دەستێکەش ناچێتە خوارەوانێ زۆربەی هی گەشتیارەکان ئاوایان ئەرەوەڵایەتی لە ناوەڕاست و عێراقۆیەت لێرەتەم چەند شەوە مێنێتم چەند ڕۆژە مێنێت و هیچەژن کە مێنێتوەیتر ئەو خاشاک و خۆڵ و داربەتە لە دوای خۆیان جێڕێت و ئەو شوێنەکان کە خۆتان نەیبینن زۆربەیشتان خۆیان بڵاوی پێەکەن هەر خۆیان بڵاوی پێکەن نایخەنە ناو علاگەکەنەوە ئەم دەسا علاگە چاڕوانی سلێمانەی کڕێت خۆمانێنی لە دایرەیەنی ئێتا ئەوە ئێمە کۆیەکەینەوانەوە هەموو شوێنەکانتی ئەرەوەڵا مامەسەی شوێنگە چۆن بڵاویان پێ کردووە هەسەر تەنانە سەر قیرە ڕێسەکە کە سیارغی خوشتی هاتو شوێ پێکات ناڵێن ئێوە کاکە بۆ تیان ناگەڵیت ئاگان هەیە لە بەعزی ئاگان نەدە نێژ نییە هەنازانین باسی چیەکەی لەبەوە سەر خۆشن ئەرەوەڵا سەر خۆشن یا فشکایەتی دێ یا لە جامی سیارەکە دیمەش لە جامی سیارەکەیەوە شوشەکەی هەڵاوتە خوار و شکاوە هە لە جامی سیارەکەیەوە بەڵاو خۆتان بینی بەچای خۆم بینیمە دەستخۆشیکردن و بڵەن ماندوو نەبن و بۆ تۆ بۆ ئێمە هیچ ناکە. شاخی گۆیژە ئەو دیمەنە قەشەنگەیە کە هەمیشە ناسنامە و جوانیەکی تایبەتی بە شاری سلێمانی بەخشیوە. خاشاکەکانیان لەوێدا جێدەهێڵن و سروشتی ناوچەکە تێک دەدەن. بەپێی پاشماوەکانیش بێت زیاتر ئەو کەسانن کە مادە کحولیەکان دەخۆنەوە. دوێکە سعای یەک ڕۆشنێتە پێشەمە عینیش سعای یەک ڕۆشنێتەوە. چەند علاگەواتان پیسی کۆ کردو؟ وەڵی زۆرمان کۆ کردێتەوە. وەڵا پیان ئەڵێن شتەکان کۆکەنەوە بیکەنەوە علاگەوە. ئەوانی گوێنە علاگەشیان پێدەن بۆیان دانێن بۆیان دانی هەموو شتێکیان بۆ دانی داوای ئەوەیان دەکەن ئەم شاقە پاک و خامیان ڕابگرن ئەوا هیلاکە بین لە بەیانیوە ئیشەکەی موالدم شەڕ خۆشتم. سەرڕای ڕێنمایی بەردەوام بۆ گەشتیاران بەڵام تا ئێستا زۆربیان بێباکن لە پاراستنی ئەم ناوچە گەشتیاریانە جگەلەوەش ڕێز لە ماندووبوونی ئەو کرێکارانە ناگرن کە ناچارن بەهۆی بێباکی کەسانی دیکەوە ئەرکێکی قورستر ڕاپەڕێنن لە کاتێکدا دەکرێت هەمووان بە کۆکردنەوەی پاشماوەی خۆیان و فرێدانی لە شوێنی تایبەتی خۆی هەم ژینگە بپارێزن هەم ڕێزی ژینگە پارێزان بگرن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.